خەڵکەکە زۆر تەماشای کردێ نەیزانی ئەوە چییە، یعنی خەڵکەکە تا ئێستا لەوانەیە هەر فکرەوەی کردبی برێ یعنی ئەو کۆفتەرەیە بفڕی نەفڕیە تا ئێستا لەوان ئێکلا نەبوویتەوە، بەڵام با ئێکلا بیتەوە ئەوە کاکە لۆ دانیشتنەیە و لۆ خۆشیە ڕاکێش بی لۆ خەڵکی خەڵک پێشتەشی جوان بی لەبەرەوەی ئەوە ئەگەر لۆ نمونێ ئەگەر کەسێک یعنی ئەتوانین گەورەترشی دروستکەین و جوانترشی دروستکەین و شتی وهانێ ئەبی هەرێ وەڵاوە قۆرێش سایشاڵات چێکەین ئەو هەر بە گەورەی چێکەین لە ئەوەی کە لەناو چایدانەکەی قۆریەکەی هەر چایە بخورێتەوە، بەڵام ئەوش تۆزێکی شەڵا سەرنج ڕاکێشەبی بۆی وی شتەکانم ئیشەڵا جیاواز دروست دەکەم. وەڵا ئەوە هەر لەکنە خۆی دروست دەکەم ئیشاڵا ئەوان شتە جێکم هەیە ئیشاڵای کە مەگەشتیارێکی سەر ڕاکێشی ئیشاڵا بێم نافەسابی بەخۆی ئەوەی لە پلێت دروست کرا، ئەوەش بەخۆی لە شەلمان دروست کرا، ئەوی دیش هەر یەکی بەخۆی لە ئاستەوەسەوە لە پلێت و لە ئەو ئاستەنە دروست کرا و ئاست و پلێتە، بەڵام لە شێوازی کۆفتەرەم دروست کرد. شینی ئەوە دانای سیارەیە بەس لە ناو ئێرانێ شتەکان هەموو جیاوازن بە جوانی ڕێکمایستی ئاساس ئەوە شتەکی ڕێک و پێک بیلۆ دانیشتێ ئەگەر بچی لە ناو دانیشی شتەکی زۆر جوانە جێکی سەرنج ڕاکێشە بەهۆی سیاحی شەقراوێ.